طبعا بيلم كشو هوانا لم شونا فستيفالا كولتور كالبورانا زيادة الفوتوغرافران اهتمام بكولتور كالبور وبسروشتا جوانا كي كردستان بك زۆر خۆشحاڵ بین کە وەکو گەنجێک بەرجاریمان کرد بە جلوبەرگی کوردیەوە کە جلوبەرگی مۆرکی خۆمانە زۆر شانازیشە بۆ ئێمە کە بەرجاریمان کردووە لێرە. خۆشبەختانە ئەمساڵ پرۆسەکە 15,000 خانەوادە سوودمەند دەبێلەی لە پارێزگای هەڵەبجەوە پرۆسەکەمان دەست پێ کردووە هیوادارین بتوانین پەیامی دەستگای خێرخوازی بارزانی و پەیامی بارزانی کە خۆی دەبینێتەوە لە خزمەتکردنی مرۆڤایەتی بگەێنین ئەمەش ئەوە گەێنێت کە دەستگا بە تەنسیق لەگەڵ دەوڵەمەندەکان و خواپێداوان ببێتە وەسیت و پەیوەندی بۆ هەژارەکان و دەوڵەمەندەکان بۆ ئەوی بتوانین خزمەتی زیاتر و زیاتری کوردستانیان بکەین. لەم ڕۆژە خێرخوازی بارزانی نەک لەم ڕۆژە لە هەموو مناسبەتێک و هەموو کارەساتێکە ڕێکخراوی بارزانی بە کۆمەکی شاری هەڵەبجەوە هاتووە و هاوکاری شاری هەڵەبجەی کردووە بە عام. قربانم وەکو باژێڕوانیشم بێژمەتە ساڵانە ئەم زیاتری 3000 دارونەمەماچینی ناف سنوورê باژێڕوانیە ئاکردا هو با دارستانش کو جهه دەستخۆشیە ئەویش زیاتری 5000 دارونەمەمات چینن مەبەست الوێ دار چاندنی ڕاستی زێدەبوونە ڕێژە کەسکاتیە ناف سنوورê باژێڕوانیە ئاکرێ افرو وکو تاکک ما افرو که بجداری الهوا دارچاندنی را کرد که آواز لایه هو با دارچاندنی و شهروانی آکری سرپرستی را تذکرن به هنده که اف رستیف تازه او شارع تازه چه بین کسکات یک به دیار ببیت و به هنده بیت اگر هنده که خلق یعنی حسب رفاهی باشی بکد چون کسکاتی نشان جیان و نیبونوه